ئەو گۆرانیەش بۆ یەکەم جار پێشکەشە بە کاکە ڕەزوان و هەموو خۆشەویستانی هیوادارم بە دڵیان بێ. ویران بووە ناخی دڵێم، ئاخ ناخی دڵێم، دوای ڕۆشتنی من نازانم، ئەخێر نازانم من باچی دڵێم گوڵێم، ئەخێر تۆی گوڵێم دڵی خەمبار و بێکار بە خەمە چێشی ناپاس باڕۆی شادیت ماڵ ناگرێم بۆتە بولبولی خاپاس دڵی خەمبار و بێکاس بە خەمە چێشی ناپاس باڕۆی شادی ماڵ ناگرێم بۆتە بولبولی خاپاس چێشی ناپاس باڕووی شادی باڵ ناگرێت بۆتە